یاسای ژمارە 32 بە گوێرەی فەنتازیاکانی خەڵک یاری بکە. ڕاستی زۆر جار لەبەر ئەوە خۆی لێلا دەدرێت کە دزێوە و ناخۆشە، قەت ڕوومەکەرە حەقیقەت و واقع، مەگەر ئەوەی کە ئامادە بیت بۆ ئەو تووڕەیەی کە لە بەهۆش هاتنەوەوە سەرچاوە دەگرێت. ژیان ئەوەندە سەخت و ناڕەحەتە کە ئەو خەڵکەی دەتوانێت ڕۆمانسیەت بەرهەمبێنێت یان فەنتازیا بهێنێتە ئارا وەکو پەڵە ئاوێکن لە بیاباندا، هەمووان لە دەوری خڕ دەبنەوە. دەسەڵاتێکی گەورە هەیە لە ختووکەدانی فەنتازیاکانی حەشامات. پەیڕەویکردن لە یاساکە. دەوڵەت شاری ڤینیسیا بۆ ماوەیەکی درێژ ئەوەندە کامەران بوو کە هاوڵاتیانی هەستیان دەکرد کە کۆمارە بچووکەکەیان چارەنووسی لە بەرژەوەندی خۆیدایە لە سەدەکانی ناوەڕاستدا و لە گەرمەی ڕێنیسانسدا مۆنۆپۆلیەکەی بەسەر بازرگانیدا لە خۆرهەڵاتەوە کردی بە دەوڵەمەندترین شاری ئەوروپا لەژێر حکوومەتێکی کۆماری بەخشندەدا. ڤینیسیەکان ئازادیەکەیان هەبوو کە ژمارەیەکی کەمی ئیتالیایی تر پێی شاد بوون. لەگەڵ ئەوەشدا لە سەدەی 16دا چارەنووسیان لە پڕێکدا گۆڕا. کردنەوەی جیهانی نوێ دەسەڵاتی بۆ لای ئەتلانتیکی ئەوروپا گواستەوە، بۆ ئیسپانیەکان و پورتوگالیەکان و دواتر بۆ هۆڵەندی و ئینگلیزەکان. ڤینیسیا نەیتوانی لە ڕووی ئابووریەوە کێبڕکێ بکات و ئیمپراتۆریەتەکەی بەرەبەرە بەرەوکزی دەچوو. دوایین زەبربریتی بوو لە زیانی کاولکاری خاوەنداریەتێکی مێدیتەرانەی زۆردارانە. دوورگەی قیبرس کە لەلایەن تورکەکانەوە لە 1570دا لە ڤینیسیا سەندرا، ئێستا خێزانە خانەدانەکان لە ڤینیسیا مایەپووچ بوون و بانکەکان هەڵدەگیران. جۆرێک لە خەمناک و ڕەشبینی بەسەر هاوڵاتیان دازاڵ بوو. ئەوان ڕابردوویەکی درەوشاوەیان دەناسی، یان ئەوە تا پێیدا ڕەت دەبوون، یان وەکو چیرۆک لە لای بەتەمەنەکانەوە بۆیان دەگێڕابووەوە. کۆتایی هاتنی ساڵانی شکۆ ڕیسوە ئامێز بوو. ڤینیسیەکان تا ڕادێک ئەو باوەڕەیان لا دروست بوو کە خواوەندی چارەنووس تەنیا پێیان ڕادەبوێرێت و ڕۆژانی کۆن جارێکی تر دەگەڕێنەوە. لەگەڵ ئەوەشدا لە کاتی ئێستادا دەیانتوانی چی بکەن؟ لە 1589دا دەنگۆ بڵاو بوونەوە لەبارەی گەیشتنی پیاوێکی ڕازئامێز بە ناوی ئیل براگادینیۆ، مامۆستای کیمیاگەری، پیاوێک کە سامانی زۆری لە ڕێگەی توانایەکەیەوە کەڵەکە کردبوو. گوایە لە ڕێگەی چەند جارە زیادکردنی ئاڵتون بە بەکارهێنانی مادەیەکی نهێنی. دەنگۆ بە خێرایی بڵاو بوویەوە چونکە پێش چەند ساڵێک خانەدانێکی ڤێنیسی لە پۆڵەندا تێپەڕی بوو گوێبیست بوو. پێشگوێی پیاوێکی خوێندەوار بوو لەمەڕ ئەوەی کە ڤێنیسیا دەسەڵات و شکۆی ڕابردووی بەدەست دێنێتەوە. ئەگەر بتوانێت پیاوێک بدۆزێتەوە کە لە هونەری کیمیاگەریدا شارەزایی بێت و بتوانێت بەرهەمهێنانی ئاڵتون تێبگات. بەم شێوەیە بوو کاتێک قسە لەمەرە و ئاڵتونەی براگادینیۆ گەیشتە ڤینیسیا. ئەو بە بەردەوامی سکەی ئاڵتونی لە دەستەکانی دەڕژان و کەرەستەی ئاڵتونی کۆشکەکەیان پڕ دەکرد. هەندێکیان دەستیان کرد بە خەوبینین. لە ڕێگەی ئەو پیاوەوە شارەکەیان جارێکی تر دەگەشتێتەوە کامەرانی. ئەندامانی خێزانە خانەدانە هەرە دیارەکانی ڤینیسیا بەم پێیە پێکەوە چوونە برێسیا کە لەوێ براگادینیۆ دەژیا. ئەوان بە کۆشکەکەی داگەشتیان کرد و بە سەرسامیەوە دەیان ڕوانی لە کاتێکدا کە تواناکانی دروستکردنی ئاڵتونی پیشان دەدا. بەڕواڵەت بڕێک لە کانزای بێبەهای هەڵدەگرت و دەیگۆڕی بۆ چەند ئۆنسێک لە تۆزی ئاڵتون. سێناتی ڤینیسیا ئامادەکاری کرد بۆ وتوێژ لەسەر ئایدیای بانگێشتکردنی براگادینیۆ.
بۆ مانەوە لە ڤینیسیا لەسەر حسابی شار. کاتێک لە پڕێکدا قسەیان پێگەیشت لەبارەی ئەوەی کە ئەوان لەگەڵ دووکی مانتووە لە بەرامبەر خزمەتگوزاریەکاندا پێشبڕکێ دەکەن. ئەوان گوێبیستی قسە بوون لەبارەی ئاهەنگێکی نایاب لە کۆشکی براگادینیۆ بۆ دووک، کە تیایدا پۆشاک بە دوگمەی ئاڵتوونەوە، سەعاتی ئاڵتوون، پلێتی ئاڵتوون و هیتر دەبوون. بەهۆی نیگەرانی لەمەڕ ئەوەی کە براگادینیۆ بە مانتووە بدۆڕێنن، سێنات تەقریبەن بە ڕێژەیەکی کۆدەنگ بانگێشتیان کرد بۆ ڤینیسیا و بەڵێنیان پێدا شاخێک لە پارەی بۆ دابین بکەن بۆ ئەوەی بەردەوام بێت لە ستایلی ژیانی کامەران و گرانبەها، بەڵام ئەگەر بێت و ڕاستەوخۆ بێت بۆ لایەن. درەنگانی ئەو ساڵە براگادینیۆی ڕازئامێز گەیشتە ڤینیسیا بە چاوە تاریکە تیژانەکەی و لەژێر جوو تێکبرۆی ئەستور و دوو سەگی ڕەشی ماستیف کە بۆ هەموو شوێنێک لەگەڵیدا بوون. ئەو کاریگەر و هەڕەشە ئامێز بوو. ئەو لە کۆشکێکی خۆشگوزەرێن لە دوورگەی گیدیکا گیرسایەوە، لە کاتێکدا کە کۆمار دارایی خوانەکانی، پۆشاکی گرانبەها و هەموو ئارەزووەکانی بۆ دابین دەکرد. جۆرێک لە تای کیمیاگەری بەناو ڤینیسیادا بڵاو بوویەوە. لەسەر سووچی شەقامەکان، دەستگێڕەکانی خەڵوز، ئامێری پاڵاوتن، کتێبی شارەزایەتی لەسەر بابەتێکیان دەفرۆشت. هەمووان دەستیان کرد بە پراوەکردنی کیمیاگەری، هەمووان جگە لە براگادینیۆ پێدەچوو کیمیاگەرەکە هیچ پەلەی نەبێت بۆ دەستکردن بە بەرهەمهێنانی ئاڵتوون کە ڤینیسیای لە داڕمان دەپاراست. شتێکی نامۆیە کە ئەم هەر براودەرێکی شوێنکەوتوەکانیشی لە پەسا زیادی دەکرد. خەڵکی لە هەموو ئەوروپاوە، تەنانەت لە ئاسیاشەوە دەهاتن بۆ بینینی ئەم پیاوە بێوێنەیە. چەند مانگێک تێپەڕی و دیاری لە هەموو لایەکەوە هەڵدەڕژانە کۆشکی براگادینیۆ. لەگەڵ ئەوەشدا ئەو هیچ ئاماژەیەکی پەرجووی نەدەدا کە ڤینیسیەکان بە ئاسوودەییەوە چاوەڕوانی بەرهەمهێنانیان دەکرد. دوجار هاوڵاتیان بەرەبەرە ئۆقرەیان لێبەربڕا، بیریان لەوە دەکردەوە ئاخۆ ئەو تا هەتایە چاوەڕوان دەبێت. سەرەتا سیناتۆرەکان هۆشداریان بە خەڵکدا پەلەی لێ نەکەن. ئەو ئەهریمەنێکی میزاجی بوو کە پێویستی بە مەرایی و بۆنکردن هەبوو. براگادینیۆ تەنیا دەیتوانی سەرکۆنەی گوماندارەکان بکات، بەڵام وڵامگۆ بوو بۆیان. ئەو وتی هەنووکە لە شوێنی دروستکردنی پارە لە شار مادەیەکی ڕازئامێزی داناوە کە بەهۆیەوە ئاڵتوون چەند جارە زیاد دەکرێت، بەڵام پرۆسەکە خاو دەبێت، بەرهەمی باشتر دەبێت. ئەگەر لێگەڕین بۆ 7 ساڵ بخرێتە ناو کاسکێتێکەوە، مادەکە لە ئامێری دراودا ئاڵتوونەکە 3 قات زیاد دەکات. زۆربەی سیناتۆرەکان کۆک بوون لەسەر ئەوەی کە چاوەڕێ بن بۆ بەدەستهێنانی ئەو کانە ئاڵتوونەی کە براگادینیۆ بەڵێنی پێداون. لەگەڵ ئەوەشدا ئەوانی تر تووڕە بوون. کابرا بۆ 7 ساڵی تر لەسەر حسابی خەڵک ژیا و زۆرێک لە هاوڵاتیانی ئاسایی ڤینیسیا هاوسۆزی بوون. دوجار دوژمنانی کیمیاگەرەکە داوایان لەو کرد کە بەڵگەیەک لە بەهرەکانی پیشان بدات، بڕێکی بەرچاوی ئاڵتوون و زۆر بە خێراییش. براگادینیۆ کەوا دیار بوو خۆی بۆ هونەرەکەی تەرخان کردووە، لە وەڵام داوتی ڤینیسیا لە بێئۆقرەییەکەیدا ناپاکی بەرامبەر دەکات و بۆیە خزمەتگوزاریەکانی لەدەست دەدات. ئەو شاری جێهێشت، سەرەتا چووە دەوروبەری پادووا، پاشان لە 1590دا چووە میونخ لەسەر بانگێشتی دووکی باڤاریا کە وەکو سەراپای شاری ڤینیسیا کە سامانێکی گەورەی هەبوو، بەڵام لە ڕێگەی دەستبڵاوی بێباکانەییەوە مایەپووج بوو. هیوادار بوو لە ڕێگەی خزمەتگوزاریەکانی کیمیاگەرە بەناوبانگەکەوە سامانەکەی بەدەست بێنێت. بۆیە براگادینیۆ ئەو ڕێکخستنە ئاسوودەبەخشەی دەست پێکردەوە کە لە ڤینیسیا پێی ئاشنا بوو.
هەمان ڕێسای خۆی چەندبارە کردەوە. لێکدانەوە مامۆگونای قیبریسی گەنج ساڵانێک لە ڤینیسیا ژیا بوو پێش ئەوەی خۆی وەکو براگادینیۆی کیمیاگەر بناسێنێت. ئەو بینی بووی چۆن خەمناکی باڵی بەسەر شاردا کێشاوە، چۆن هەمووان هیواخوازن ڕزگار بن لە سەرچاوەیەکی بێکۆتاوە. لە کاتێکدا کە شارلاتیەکانی تر لەسەر بنەمای دەستەڕی لەسەر تەڵەکەبازی ڕۆژانەدا لێهاتوو بوون، مامۆگنا لە سروشتی مرۆییدا لێهاتوو بوو. لە کاتێکدا کە ڤینیسیا هەر لە سەرەتاوە ئامانجی ئەو بوو، سەفەری دەرەوەی کرد. لە ڕێگەی تەڵەکەی کیمیاگەرەییەوە هەندێ پارەی بەدەستهێنا و گەڕایەوە بۆ ئیتالیا. دوکانێکیشی لە برێسیا دانا. لەوێ ئەو ناوبانگەی دروست کرد کە دەیزانی بۆ ڤینیسیا بڵاو دەبێتەوە. لە ڕاستیدا لە دوورەوە پڕشنگی دەسەڵاتەکەی کاریگەرتر بوو. لە سەرەتادا مامۆگنا نمایشی قێزەونی نەخستە ڕوو بۆ ئەوەی لەمەڕ شارەزایەتیەکانی کیمیاگەری قەناعەت بە خەڵک بێنێت. کۆشکە گەورەکەی و پۆشاکە گرانبەهاکەی ئەرگومێنتێکی باڵایان بۆ هەر شتێکی ئەقڵانی دابین کرد. ئەمەش ئەو سووڕەی بونیادنا کە بەردەوامی بەودا. سامانە دیارەکەی ئەو پاڵپشتی ناوبانگەکەی بوو وەکو کیمیاگەر. بۆیە پاڵپشتە داراییەکانی وەکو دیوکی مانتووە پەرەیان بەودا. ئەمەش ڕێگە خۆشکەر بوو بۆی تا بە دەوڵەمەندی بژێت و ناوبانگی وەکو کیمیاگەر پتەو بێت. هەرکە ئەم ناوبانگە چەسپا و دووک و سیناتۆرەکان شەڕیان لەسەر ئەو دەکرد. پەنای بردە بەس زەروریەتی ناچیزەی نمایشێک. لەگەڵ ئەوەشدا ئەو کاتە ئیتر خەڵک فریودان ئاسان بوو. ئەوان دەیانویست باوەڕ بێنن. سیناتۆرە ڤینیسیەکان کە بینیان ئەو ئاڵتونە چەند جارە زیاد دەکات، ویستیان لەسەر ئەوەی کە ئەوەندە زیادی کرد کە نەیانتوانی تێبینی بۆ ڕێشوشەکە کە لەسەر دەستی بوو تێبینی بکەن کە ئەو تۆزی ئاڵتونی لێوە دەخلیسکاندا نێوان سەرپەنجەکانزاییەکانی. ئەو کە لێهاتوو بوو میزاجی بوو، کیمیاگەری فەنتازیاکانی ئەوان بوو. لە پڕێکدا ئەو پرشنگێکی لەو جۆرەی دروست کردبوو کە کەس فریوە سادەکەی دیقەت نەدەدا. ئەمەیە هێزی فەنتازیەکان کە ڕەگ لەناو ئێمەدا دادەکوتێت. بە تایبەت لە کاتەکانی دەگمەنی و ئاوابووندا خەڵک بە دەگمەن باوەڕیان وایە کە کێشەکانیان لە هەڵەکرداری و گەمژەییەکانیانەوە سەر هەڵدەدات. کەسێک یان شتێک هەیە کە سەرکۆنە بکرێت، ئەوی تر جیهان خوداکان و بۆیە ڕزگاری لە دەرەوەش ڕادێت. ئەگەر براگادینیۆ بە شیکردنەوەیەکی تێر و تەسەل لەبارەی هۆکارەکانی پشت ئاوابوونی ئابووری شار و لەبارەی هەنگاوە واقعیەکانی گۆڕینی شتەکان بگەیشتایەتە ڤینیسیا، ئەوە ڕیسوا دەکرا. واقع زۆر دزێو بوو، چارەسەر زۆر ئازار بەخش بوو. بە زۆری ئەو جۆرە لە کاری سەخت بوو کە پیشانی هاوڵاتیانی خستبیانەگەڕ بۆ دروستکردنی ئیمپراتۆریەتێک. لەلایەکی ترەوە فەنتازیە. لەم حاڵەتەدا ڕۆمانسیەتی کیمیاگەری تێگەیشتنی ئاسان و ئەبەدیەت تامکردنی خۆشتر بوو. بۆ بەدەستهێنانی دەسەڵات دەبێتۆ سەرچاوەی خۆشی بیت بۆ ئەوانەی کە لە دەوروبەرتن، وە خۆشی لە یاریکردن بە فەنتازیاکانی خەڵک دێت. قەت بەڵێنی باشبوونێکی پەیتا لە ڕێگەی کاری سەختەوە مەدا، بەڵکو بەڵێنی مانگ، وەرچەرخانی لەپڕ، مەنجەڵێک ئاڵتون بدە. پێویست ناکات کەسێک نائومێد بێت لە بەدەستهێنانی وەرگەڕاوان بۆ سەر نامۆترین گریمانە، ئەگەر بایی پێویست هونەری هەبێ تا لە ڕەنگی دڵخوازدا بینوێنێت. کلیلی دەسەڵات. فەنتازیا قەت ناتوانێت بە تەنیا کار بکات. ئەمە پێویستی بە باگراوندێکی تەمومژ و ژاوژاو هەیە. ئەمە سەرکوتگەرێتی واقعە.
کە زەمینە سازی فەنتازیایە بۆ ڕەگدا کوتان و شکۆفەکردن. لە ڤینیسیای سەدەی 16دا واقع لە ئاوابوون و لە دەستدانی شکۆدا بوو. فەنتازیای ئاڕاستەکرا و وەسفی بوژانەوەیەکی شکۆکانی ڕابردووی دەکرد لە ڕێگەی پەرجووی کیمیاگەریەوە. لە کاتێکدا کە واقع هەر خراپتر دەبوو، ڤینیسیەکان جیهانێکی خەونی شادی بەخشیان بۆ مایەوە کە تیایدا شارەکەیان سامان و دەسەڵاتە بێوێنەکەی لە شەو ڕۆژێکدا بە گۆڕینی تۆز بۆ ئاڵتون گەڕاندەوە. ئەو کەسەی دەتوانێت فەنتازیا لە واقعی سەرکوتگەر هەڵبچنێت دەستی بە دەسەڵاتی بێوێنە دەگات لە کاتێکدا کە تۆ بە دوای ئەو فانتازیایەدا وێڵیت کە حەشامات کۆنتڕۆڵ دەکات. ئەوە پاشان چاوت بخەرە سەر ئەو ڕاستیە ناچیزانە کە قورس دەکەونە سەر شانی هەمووان. قەت بە پۆرترێتە درەوشاوەکانی خەڵکی لەمەڕ خۆیان و ژیانیان بە کێشمە بە. سۆراغی ئەو شتە بکە کە بەڕاستی بەندیان دەکات. هەرکە تۆ ئەمە دۆزیەوە، ئەوە کلیلە سحریەکەت هەیە کە دەسەڵاتێکی گەورە دەخاتە ناو دەستان. هەرچەند دەکات و خەڵک دەگۆڕێن، چەند واقعێکی سەرکوتگەر هەن کە درێژە دەکێشن و دەرفەت بۆ ئەو دەسەڵاتەی کە دابینی دەکەن. واقع گۆڕان هێواش و پەیتاپەیتایە. ئەمە پێویستی بەکاری سەخت، بڕێک لە بەخت، بڕێک عادیلانەی خۆ قوربانیکردن و ئۆقرەیەکی زۆر هەیە. فەنتازیا وەرچەرخانێکی لەپڕ گۆڕانکاریەکی سەراپاگیر لە چارەنووسدا دێنێتە کایە و کار. بەخت قوربانیکردن و کات بە یەک چاوتروکانی خەیاڵی دەبوێرێت. بێگومان ئەمە فانتازیای لێهاتووی شارلاتیەکانە کە تاوەکو ئەمڕۆ بە پێدسکێ لە نێو ئێمەدا دەجوڵێن و کلیلی سەرکەوتنی براگادینیۆ بوو. بەڵێنی گۆڕانێکی گەورە و سەراپاگیر بدە لە هەژارەوە بۆ دەوڵەمەند، لە نەخۆشی بۆ تەندروستی، لە نەکبەتی بۆ شاگەشکەیی، و ئیتر تۆ شوێنکەوتوت هەیە. لیۆنارد تونێسەری ئەڵمانی سەدەی 16 کە شارلاتیەکی بەناوبانگ بوو، چۆن بوو بە پزیشکی دەربار بۆ فەرمانڕەوای براندینبێرگ بەبێ ئەوەی پزیشکی بخوێنێت. لە بری پێشنیارکردنی بڕینی پەلەکان، کرمە خوێنخۆرەکان و موسەهیلی تامناخۆش دەرمانەکانی ئەو سەرووەختە، تونێسەر تامشیرینی پێشکەش کرد. بەڵێنی چاکبوونەوەی خێرایدا. دەرباریە دیار و کەشخەکان بە تایبەت چارەسەری ئاڵتوونی خوراوەیان دەویست کە تێچووەکەی سامانێک بوو. ئەگەر نەخۆشیەکی ناڕوون تووشت بووایە، تونێسەر ڕاوێژی بە بورجەکان دەکرد و ڕەچەتەی سحری کاریگەری پێشکەش دەکرد. کێ دەیتوانی بەرەنگاری فەنتازیەکی وەها بکات؟ تەندروستی و کامەرانی بەبێ قوربانی و ئازار. واقع قەڵەمڕەوی کۆمەڵایەتی سنووردار و کۆدی چەسپێنراوی هەیە. ئێمە لەم سنوورانە تێدەگەین و دەزانین کە دەبێ ڕۆژ لە دوای ڕۆژ لە ناو هەمان ئەو بازنانەدا بجوڵین. فەنتازیا ئێمە دەتوانین بچینە ناو جیهانێکی سەراپا نوێی کۆدە جیاوازەکان و بەڵێنی سەرکێشی. لە سەرەتاکانی 1970کاندا هەموو لەندەن سەرقاڵی قسە و باز بوو لەبارەی غەریبەیەکی ڕازئامێز، پیاوێکی گەنج بە ناوی جۆرج سالمەنازار. ئەو لە شوێنێکەوە هاتبوو کە بەلای زۆربەی ئینگلیزەکانەوە سەرزەمینێکی نایاب بوو. دورگەی فۆرمۆسا ئێستا تایوانە لە کەناری چین. زانکۆی ئۆکسفۆرد سالمەنزاری بەشداری پێکرد بۆ وتنەوەی زمانی دورگەکە. چەند ساڵێک دواتر کتێبی پیرۆزی بۆ فۆرمۆسان وەرگێڕا. پاشان کتێبێکی نووسی کە لە پڕێکدا بووە پڕفرۆشترین لە جیۆگرافیا و مێژووی فۆرمۆسادا. پاشایەتی ئینگلیز شەراب و خواردنی دایە کابرای گەنج بۆ هەر شوێنێک دەچوو بە چیرۆکە نایابەکانی لەمەڕ زێدی خۆی و نەریتە سەیرەکانی خانەخوێیەکانی سەرگەرم دەکرد. پاش مردنی سەلمانزار وەسیەتەکەی دەریخست کە
کە ئەو لە ڕاستیدا تەنیا فەڕەنسیەک بوو بە وێنایەکی دەوڵەمەندەوە. ئەو هەموو شتەی لەبارەی فۆرمۆسا وتبووی، ئەلفوبێکەی، زمانەکەی، ئەدەبیاتەکەی، سەراپای کلتورەکەی دایهێنا بوو. ئەو لەسەر نەزانینی جەماوەری ئینگلیس شوێنێکی بونیاد نابوو بۆ هەڵچنینی چیرۆکی تێروتەسەلی وەها کە ئارەزووی ئەوانی بۆ شتی سەیر و نامۆ تێردەکرد. کۆنتڕۆڵی بەریتانی ڕق بەسەر خەونە مەترسیدارەکانی خەڵکدا دەرفەتی تەواوی بەودا تا فەنتازیەکەیان بەکار ببات. بێگومان فەنتازیای شتی سەیر و نامۆ بە هەمان شێوە دەتوانێت لە دەوروخولی بابەتی سێکسیش بێت و بچێت، بەڵام نابێ زۆر نزیک بێتەوە، چونکە شتی فیزیکی بربەست دەخاتە بەردەم هێزی فەنتازیە. ئەمە دەتوانرێ ببینرێت، درک بکرێت و پاشان بڕست ببڕێت. چارەنووسی زۆربەی سۆزانیەکانی دەربار سیحرە جەستەییەکانی مەعشوق تەنیا شەهیەی گەورە بۆ چێژی زۆرتر و جیاوازتر، جوانیەکی نوێ بۆ خۆشویستن واڵا دەکات. بۆ هێنانی دەسەڵات دەبێ فەنتازیا تا ئەستێک بەدیهێنرا و بە مانای وشە ناواقیعی بێت. فەنتازیایەکی تری شتی نامە و سەیر هیواخواستنە بۆ قوتاربوون لە بێزاری. ساختەچیەکان حەز دەکەن یاری لەسەر سەرکوتگەرێتی جیهانی و کار و نەبوونی سەرکێشی تیایدا بکەن. لەوانەیە سەختەچیەکان بۆ نمونە گەڕاندنەوەی گەنجینەی ئیسپانیا بگرێتە خۆ بە بەشداریکردنی مومکینی خانمێکی سەرنجڕاکێشی مەکسیکی و پەیوەندیەک بە سەرۆکی وڵاتی ئەمریکای باشوور بگرێتە خۆ، هەر شتێک کە پێشنیاری قوتاربوون لە ڕۆتین دەکات. واقیع کۆمەڵگە پارچە پارچە و پڕە لە ململانێ. فەنتازیا خەڵک دەتوانن لە یەکێتیەکی ڕۆحیانەی ڕۆحەکاندا پێکەوە کۆ ببنەوە. واقیع مەرگ، مردووان ناگەڕێنرێنەوە، ڕابردوو ناگۆڕدرێت. فەنتازیا گەڕانەوەیەکی لە پڕی ئەم فاکتە تەحەمل نەکراوە. ئەمە تەڵەکەیە زۆر جۆری هەیە، بەڵام پێویستی بە شارەزایەتی و لێزانینێکی زۆر هەیە. جوانی و گرنگی هونەری ڤێرمیر لە مێژەدانی پێدانراوە، بەڵام تابلۆکانی لە ژمارەدا کەمن و زێدە دەگمەنن، کەچی لە 1930ەکاندا ڤێرمیرەکان بەرەبەرە لە بازاڕی هونەردا دەرکەوتن. شارەزایان بانکران بۆ ئەوەی پشتڕاستیان بکەنەوە و ڕەسەن لە قەڵەمیاندان. خاوەندارێتیکردنی ئەم تابلۆ نوێیانەی ڤێرمیر تاجێک بوو بۆ ژیانی پیشەی کۆکەرەوەی هونەری. ئەمە وەکو زیندووکەرەوەی لازاروس بوو. بە شێوەیەکی نامۆ ڤێرمیر گەڕێنرا بۆ ناو ژیان، ڕابردوو گۆڕا بوو. تەنیا دوایی دەرکەوت کە تابلۆ ڤێرمیرە نوێیەکان بەرهەمی ساختەچیەکی هۆڵەندی تەمەناوەند بوو بە ناوی هان ڤان میگێرێن. ئەو ڤێرمێردی بۆ تەڵەکەکەی هەڵبژاردبوو، چونکە ئەو لە فانتازیا تێگەیشت بوو. تابلۆکان دەقاودەق لەبەر ئەوە واقعی دیار بوون، چونکە خەڵکی و شارەزایانیش دەستەوەستانە دەیانویست باوەڕ بکەن کە واقعین. بیرت بێت کلیلی فەنتازیا دووریە، دووری سحری تێدایە و بەڵێن سادە و بێکێشە دیارە. بۆیە ئەوەی کە پێشکەشی دەکەیت دەبێ قابیلی درک نەبێت، قەت مەهێڵە ببێتە شتێکی تەواو ئاشنا. ئەمە سەرابە لە دووریدا. لە کاتێکدا کە ساویلکە نزیک دەکەوێتەوە، ئەم دوور دەکەوێتەوە. قەت لە وەسفکردنی فەنتازیایەکدا ڕاستە و ڕاز مەبە، بە تەمومژاوی بهێڵەرەوە، وەک هەڵچنینی فەنتازیاکان. با قوربانیەکەت ئەوەندە نزیک بێت کە ببینێت و فریو بخوات، بەڵام بای ئەوەندە دوور بهێڵەرەوە کە خەون ببینێت و ئارەزوو بخوازێت. وێنە مانگ بەدەست نایەت، هەمیشە شێوەی دەگۆڕێت، ون دەبێت و دەردەکەوێتەوە. ئێمە لێی دەڕوانین، وێنای دەکەین، بیر دەکەینەوە و ئارەزووی دەکەین. بزوێنەری بەردەوامی خەونەکان
بەشتی ڕوون و ئاشکرا مەخەرە ڕوو، بەڵێنی مانگ بدە. دەسەڵات درۆ بە کێشکەرێکە هەڵچنراوێکە کە بکرێتە فەنتازیا، دەشێ ئەمە پۆشاکێکی ڕۆحانی بەبەردا بکرێت. ڕاستی سارد فاکتێکی ئاگایانە و هەڵمژینی ئاسوودە بەخش نییە، درۆ خۆشترە. خێزەونترین مرۆڤ لە جیهاندا ئەو کەسەیە کە هەمیشە ڕاستی دەڵێت، کە قەت گفت خۆشی ناکات. من هەمیشە بەلامەوە خۆشتر و قازانج بەخشترە کە گفتوگۆی خۆشی بکەم، نەک ڕاستی بڵێم. جوزێف وەیل، کوڕەزەرد. دواشت قەت هەڵەی ئەوە مەکەوا وێنا بکەیت، فەنتازیا هەمیشە نایابە. بەدڵنیاییەوە لە واقیع جیاوازە، بەڵام واقیع خۆی هەندێ جار ئەوەندە شانۆیی و بەستایل کراوە کە فەنتازیا دەبێتە ئارەزوو بۆ شتە سادەکان. بۆ نمونە ئەو وێنەی ئەبراهام لینکۆڵن لە خۆی دروستی کرد وەکو پارێزەرێکی دێهاتی بەڕیشێکەوە، ئەوی کردە سەرۆکێکی سادە، بەڵام ئەو دوورایی خۆی پاراست. ئەگەر بێت و بە فەنتازیایەکی وەها یاری بکەیت، دەبێ بە وریاییەوە دووراییەک دروست بکەیت و ڕێگە نەدەیت کە سایەتی ئاساییەکەت ئەوەندە ئاشنا بێت، ئەگینا فەنتازیا بەرهەم نایەت.